بواستنەوە و کۆمنتاریکردنی یاریەکە بە زمانی شیرینی کوردی لە نێو یاریگای یانەی برایەتی لە گەڕی دوازدەمی خولی نایابی یانەکانی کوردستانە لە نێو یاریگای یانەی برایەتی لە یاری نیوان یانەی هەڵۆ لەگەڵ یانەی برایەتی لە نێو یاریگادا لەگەڵ نایەگان بە شێوەی چڕاستەوە بۆ باسنەوەی یاریەکە پێکاتەی هەردوو کرد لە بە شێوەی سەرەکی یاریگەی هیچ گۆڕانکاری سەردانەهاتووە سەرەتاش پێکاتەی یانەی برایەتی بۆ ئێوە خۆشەویست دەخەمە بەدەست گۆلپارەیە عەبدوڵڵا حەمەد نیوه ڕەحیم و کاردۆ کەمال لە ئەحمەد زیاد و لە ناوەڕاستی یاریگار لە ساڵح و شێخ حوسێن و داڕ ڕەقیب لە باڵەکانی سەر عەبدولخالق و هیدایەت نەجیب لە پێشەوە یاریدان سەرفی مەسوول ناقاو بە سەرفی پاندۆ لە پێشەوە یاریگەکە ناسینی یانەی برێت لە پێکاتەی سەرەکی یانەی هەڵۆ بە شێوەیە کە پێکەم بە بەردەستان پێشنی شێخ ساحیب ئەوها کولی بەرگری هۆگی ساحی و سەمیر سەردار مەلالایەکە ئانی عومەر و دەدار جبرائیل لە ناوەڕاستی یاریگار محەممەد حەسەن عەلی حوسێن و لێنا محەممەد ئەحمەد عەبدوڵڵا لە هێز پێشەوە یاسبر ئیبراهیم کازمی یاریگەر لەگەڵ ئێوەی حەزم بەردەستان یاریەکە لە
زنی یعنی یالو امجار کنو کارد پا آلی کنو نعم
بتوانێت سوود لە تۆڕەکان بینێت. شێرزاد هەڵێکی ئاسانی بکەسا کە دەیتوانێت گۆل لە یانەی سەنگەر بۆ لای یازان سەنگەر كاردو بولاي كورة ناسا قران يلا يا خلاص سوي يلا يا قراني خلاص سوي يلا يا قراني محمود مجيد بوتو عودالك جوي بسوانين قران لا بيسمع بسوان بقي باري سنجاني كيسوي قولي يا يابي انا كان كوردستان براني يا ياري كاهي ياري زاني غازات القران يا ولاد عبد الواحد عبد الواحد اللي هي اللي قاعده يلا يا قرآن خلاص سويت هوايته ما تبي
دەکاتەوە ئەم جارە شارە بۆ لای یاریزان ئیبراهیم یاری بەتۆ یاریزانانی یانەی برایەتی بێتەوە وەرتی چونەتە دەشەوە تەواوی چونەتە دەشەوە تۆ بەردەست ناوچان ئاماژە باوەڕ دەکات تۆ بەردەست یاریزانی ژمارەوە یانی باتوانێت تۆ دەبێتە ساڵ بەردەوامە یاریەکە بابێت بۆ تۆ لای یاریزانی بۆ لای یاریزانی یاریزانی ژمارە شەش لە یانەی برایەتی یاریزان ئاکۆزێ دێتە نێو یاریزان لە شوێنی یاریزان ئێسان حوسێن ئاکۆزێ دێتە نێو یاریگا ژمارە شەش لە یانەی برایەتی لە شوێنی یاریزان دێتە نێو یاریگا بە هیوای تۆمارکردن و هێنانی گۆڵێ بە هیوای تۆمارکردنی گۆڵێ بۆ یانەی
لاعبين جولانا صحيح جارزان محمد مصطفى عشمارة سيريك ده سيطان جورا سيريك جارزان محمد مصطفى Bo
بتوانین ئەنجامەکە ڕاستکەنەوە بەڵام کات نەباوە يلا يلا سنجر محمد سنجار محمود مدين دوران كاريكاني جواني كولي وجواني امان زي سوبيكي امان زكي سوبيكي نحن نوالي سلمان أحمد عيسى يوم مالي أحمد عيسى يعني زين هذا قالوا مرحب لا يعني هلو دول من الأرض وما كان يعني كان فيها يعني كان بقول برایه خولی يعني هلو خولی يعني خولی يلا سفير يرشقاني يعني بيأتي مداني يلا سفير ولا ينزل أبو زين أبو دانا
لا سر هێڵی سزام ناوجوان فاڵەکە دێنێتە پار بەس بۆ حالەتی یەکەم دەگەڕێنێتەوە ناکێ ناوجوان فاڵەکە دەگەڕێنێتەوە دواوە ناوجوان فاڵەکە دەگەڕێنێتەوە یاڵا شەفیر یاڵا یا شەفیر یاڵا یا شەفیر یاڵا کاپتنی کاپتنی فەرانسەزەکە یاڵا قائدی فەرانسەزەکە بەنای خدای گەورە مەهرەبان توانیمان لە ناو یاریگای برایەتی خاڵێک بەدەست بێنین لەگەڵ تیپی برایەتی تیپێکی تۆکمەیە تیپێکی باشە هەوڵ دەدەن سەرکەون بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین ئێمەش لە دەوریەکە هەتا ئێستا سەرکەوتنمان نییە کە بەڕاستی یاریزانەکان یاریێکی باش دەکەن بەڵام لە گۆڵکردن مۆفەق نابین سوپاس لە خدای گەورە لە دوا خولێکان توانیمان گۆڵی تعادل بێنینەوە. بسم الله الرحمن الرحيم. طبعا هاي المباراة تجسيد للضغط النفسي اللي يمر به باللاعبين بعد الخسارة الكبيرة مع سيروان نیوه. يعني شفت المباراة فرص كثيرة يعني حاولنا هالاسبوع نطلع الفريق من اجواء الخسارة، غيرنا المنهج التدريبي، كان التمرين اغلبه نفسي للاعبين. يعني ايش قد قدرنا نسوي نطلع اللاعبين جو الخسارة، بس ما اعرف ليش يعني كانوا مستعجلين على الجول. يعني لعب كان جيد، لعب وخلقنا فرص كثيرة ويعني سبحان الله هاي يعني ما اعرف شنو الاسباب، بس يعني ان شاء الله نحاول اني كمدرب انه اللاعب من يلعب تحت الضغط هاي نتائجها، فان شاء الله ايش قد ما نقدر نرفع الضغط على اللاعبين.